وازهێنان لە سنەت خۆشەویستەکانم زانایانمان فەرموویانە کەم و کورتیە لە دینە بەڕاستی. ئەگەر تو بە کاملی واز بێنی لە سنەتەکان ئەوە نقصانیە لە دینەکەتە. إمام ابن حجر أفرمي كان صدر الصحابة ومن تبعهم يواظبون على السنن مواظبتهم على الفرائض لا يفرقون بينهما في اغتناب ثوابهما. أفرمي لناوي بيشينانا لناوي السلفة صحابة أواني لباش أوان چەند یە گرنگیان بە فەرزەکانەدا ئەوەندەش گرنگیان بە سونەتەکانەدا هەوڵیان ئەدا هەمووی بەدەست بێنن بۆی پاداشتەکەی هەمویان دەستکەوێ نەیانەوت ئەمە سونەتە و گوێی مەدەرێ. هەنێک کەسەیە بەڕاستی ئیهمالێکی زۆر لە سونەتەکە جاری وایە هەر سونەت جێبەجێ ناکە ئەوەش کەم و کورتیە بەڕاستی. پێشینانمان فەرموویانە ئەلیستیمرار على تەرکی السنن خذلان بەردەوامبوون لەسەر تەرکردن و وازێنان لە سونەتەکان بەڕاستی سەرشۆڕیە. هەروەها فەرموویانە تەرکوها يدل على قلة الدين وازێنان لە سونەتەکان بەڵگەیە لەسەر ئەوەی کە دینی ئەو کەسە کامل نییە و نقصانە. ابن تيمية فرمي من أصر على ترك السنن الرواتب دل ذلك على قلة دينه وردت شهادته. فرموویەتی ئەو کەسانەی کە هەروە کاملی واز لە سونەتەکان دێنن ئەوە بەڵگەیە کە ئەم کەسە دینەکەی کەم و کورتی هەیە و شایەتیشی وەرناگیرێ. یعنی جاران لە مەحکەمە شایەتی ئەو کەسانەی کە فەرزیان جێبەجێ نەکردووە یان کەم و کورتیانەیە لە فەرزەکانە یان دەست ئەوەن بۆ حرامە کەبائیرەکان ئەوە هەر وەرنەگیراوە. نەک ئەوەش ئەگەر کەسێ فەرزەکانیشی جێبەجێ بکردایە و دووریشی بگردایە لە حرامە کەبائیرەکان بەڵام کەم و کورتی هەبوایە لە بەجێهێنانی سونەتەکانە و خەڵک شایەتی بدایە کە ئەم کەسە سونەت ناکات یان ئیهمالی هەیە لە سونەتەکانە شایەتی وەرنەگیرێ. یعنی بڕایەتە مەحکەمەش نەیان قبوڵیان ناکرد ئەو شایەت بێ. وەک ئەمڕۆ نەبوو حاکم بەس ئەوە مهمە زەرامێ بدونێ شواربی هەیە و تەواو یا ئافرەتە ببینێ مەسەلەن جسم و بەدەنێکی هەیە و تەواو ئیتر ئەو بیر لەوە ناکاتەوە ئەمە چییە و چی نییە یەکسەر بە شایەت قبوڵێکە. ئەمە لە زمانی پێشینانە شتیوان نەبووە. حاکم لەو کاتانە شایەتی هەموو کەسی قبوڵ نەکردووە